ئەوە ڕوونەکە ئەمە تەنانەت شتێک ئاشکرایکە ئەوەیە کە دەستی داگیرکەر درێژە لە هەموو کوردستانە و ئەتوانێت لەکوێی بێوێت زەبری خۆی بۆشێنێ و بەداخەوە دەستگاکانی ئێمە بێتوانان یا ناتوانن یا ناوێرن یا بڕیاریان داوا نەیکەن یا ڕێکەوتون نازانم بەڕاستی بێتوانان لە ڕێگرتن لەمەیە ئیتر بە تەوااتۆ یانە بەشدارن تایە یا بەشدارنی تایە و ناتوانن ڕێگای لێ بگرن پێزانن و ناوێرن قسە بکەن ینی هەموو ئەگەرەکان کراوەیە نازانی هینەکە چییە بەڵامەوە وازحا دەستی داگیرکرد درێژە لە کوردستانە هەرێمی کوردستان هەرێمیی پارێزراو نییە بەداخەوە نە بۆ خەڵکەکەی نە بۆ میوانەکانیشی هەموو تیرۆرێک لە جیاتی ئەوەی کە ترس دروستکە بێدڵنی دروستکە ئازایەتی زیاتر دروستەکە خەڵکی زیاتر دروستەکە هەر هێزێک پەنا بۆ سەرکوتکردن بەرێ پەنا بۆ تیرۆر بەرێ بەرز بەس بەرەی ناڕزایی خۆی گەوراکە بەس بێزاربوون لە خۆی گەوراکە و ئەمڕۆ تۆش بینی ینی ڕۆژ بە ڕۆژ دڵنی ناڕزایی بوون دڵنی تووڕەبوون لەم دەسەڵاتە لە بێدادی لە خراپی ئیدارە لە گەندەڵی ڕۆژ لەبوون لە گەورە بوونایە واتە تۆ پێچەوانەوە ئەگەر ئەوان بەو نیازایکەن کە بێدەنکەن نەتایجی پێچەوە نەبوو هەمیشە برادرانەگە بیانەوێ بکوژیەکە دۆزنەوەی دۆزنەوە یعنی هەموو تیروارانی کە تا ئێستا نەدۆزراونەوە لەوە باڵیانە بێ چونکە وازەحە دەستیان کراوەیە وازحە زانیاریان باشە ئەتوانن دەستیان بگەن بۆمە دەستخۆشیان لێەکەم بەس من لەگەڵ ڕاگەیانەکەیانە بووم پێم وا بۆ حەق نەبوو ڕابگەێنرێ چونکە ئێستا مەترسیەوەیە فشار هەبێ فشاری دەوڵەتی بکرێ بۆ ئازادکردنی وەم بە دووریە بینە مامتوان دەرەقەتی و فشارە بێ لە ڕاستیە من پێم وایە کە شۆڕشێک بەڕێوەیە و شۆڕشی ئەم جارە ژن ڕابەرایەتیەکە یا با بڵین بە شێوەیەک لە شێوەکان ئەم سەردەمە سەردەمێکە کە نۆرەی شەقی پەراوێزخراوەکانە و نۆرەی شەقی ژنە لە سیستەم نەک لە دەسەڵاتێکی دیاریکراوە بە تەنیا یا بۆ نمونە بڵین ئەم شەقت تەنها بەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێرانەکەوێ یا دەسەڵاتێکی لۆکاڵی وەکو ئەمەی لای ئێمە من پێم وایە ئەم جارە شۆڕشی ژنان دەستکاری سیستەمەکە و پەنجەرەیەکی گەورەش بە ڕووی مرۆڤایەتی ئاخاتەوە و کوشتنی یا تیرۆرکردنی هەڤاڵان و بە تایبەت هەڤاڵ زیلان ئامانجەکەی ئەوەیە کە با بڵێن پێ بڵێ چالاکترین ژنتان بێدەنگەکەم کە من پێم وایەوە خەونێکی پوچە و بۆیان بەدینایە سەبارەت بە نەگرتنی تۆمەتباران ئەگەر ڕاز بێ مەسەن تۆمەتبارانیان گیرابن لە ڕاستیاوە شەر هەوڵێکی ترسنۆکانەیە و تا ڕادەیەکیش تێنەگەیشتنە لەو هەلومەرجەی کە بەڕێوەیە چونکە کە پێم وا بێ تێگەیشتن لەوە بێ ئەوانیش تا ڕادەیەک چەند هەنگاوە بچنە پێشەوە بۆی بەلایانی کەمەوە تروسکایەک لە ئابڕوومەندی بۆ خۆیان بهێڵنەوە قسەم چی بێت تیرۆر خۆی بێ ئەخلاقانەترین ڕەفتاری مرۆڤە و تیرۆر ناتوانێت نە ئەخلاق دروستکە و نە ئامانجی ستەمکاریش بێنێتێدی بە درێژایی مێژوو تیرۆر هەبووە بەڵام بە درێژایی مێژوو ئەوانەی کە لە پشت تیرۆرەوە بوون تەنها ڕیسواییان بۆ ماوەتەوە پێم وا بێ هەر کەسێکیش داڵدەی تیرۆر بە و هانی تیرۆرستان بە یا با بڵێن بودجەیەک تەرخانکە بۆی کە بە تیرۆر بتوانێت ئامانجەکانی بە تاقیقکە بێزگە لە پسوچێک بێزگە لە خەونێکی بچووک هیچی تری نییە.